ئەم بابەتێکی زۆر گرنگە و ڕووی لە هەڵکشانە. زۆر دەکرێت ئەم کەسانە وەکو تاوانبار مامەڵەیان لەگەڵ بکرێن وەکو نەخۆش بە دڵنیاییەوە ئەوانە وەکو تاوانبار مامەڵەیان لەگەڵا ناکرێ، بگرە وەکو نەخۆش مامەڵەیان لەگەڵاکرێ و یاساکەش ئاسانکاری کردو بۆ ئەوەی کە ئەمانە وەکو تاوانبار مامەڵەیان لەگەڵا نەکرێ و ئێستش ئاراستەی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەی کە پێشتر بە تاوانبار دانران ئێستا ئاراستەکە گۆڕاوە وەکو نەخۆش تەماشاکرێن و ئەبێ ئەوانیش شەرم نەکەن نەترسن. ئێمە نەخۆشخانەی شەی سەلاحی مهندسمان لە پارێزگای سلێمانی کە پێشتر نەخۆشیە درێژخایانەکانی شیزۆفرینیای تیاژارە سەرکرا ئامادەکردووە بۆ ئەو بابەتە، هیوادارین لە سەرەتای ساڵی داهاتوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆجە بۆ ئەم بابەتە دانێت و بە زووترین کار نەخۆشخانەکە بکرێتە کار و لە پرۆسەی درێژخایانە بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر پێویستەکە لە هەموو پارێزگایەکی هەرێمی کوردستان نەخۆشخانەیەکی تایبەتمەند بەم چارەسەریە دروست بێت و خزمەتی هاوڵاتیان بکات لەبەرەوەی ئەم بابەتێکی زۆر گرنگە و ڕووی لە هەڵکشانە و بۆتە کێشەیە کە بەڕاستی هیەوەیە هەڵوێستەی جدی لەسەر بکرێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆیە یاسای بۆ دەرکردو و گرنگی پێ. ئەوەی کە دەبیندێ لە ئەوروپا لە زۆربەی وڵاتانی دنیا کەسێک کە توشبووی مادەی هۆشبەر بێت تەنانەت خوێنی ئەگۆڕن هەندێک میکانیزم و ئەوە ئەمە کولفەکەی چەنە تەکلیفەی چەنەکە لەسەر حکومەت؟ پێم وانە کولفەکەی زۆر بێ هەرچەنە تۆزێ چارەسەرەکان گرانن بەڵام بابەتەکە کاتە ئەگەر ئەو نەخۆشە بتوانێت تحملی کات بکات ئەو کاتە چارەسەرەکە بە ئاسانی وەرەگرێت.